لەسەر ئەو ڕێکخراوە تونند و تیژانەی کە لە سەرانسەری جیهانە دروستە بنەوە دواتر باڵەکێشن بۆ بابەتی چەکداری وە لەژێر ناوی چەمکی جیهادیە کۆمەڵە کارەکەن کە بێتە هۆی دەنگانەوەی میدیا و لەلایەن وڵاتە سیاسەکانەوە بێتە هەڵوەستە وەرگرتن لەسەری ئەمانە لەلایەن زۆرێک لە نووسەرانی جیهانەوە هەڵوێستی لەسەر کراوە لە ڕووی بابەتە با بڵێن دەرونیەکەیەوە کە چۆن قسان لەسەر ئەم بابەتە کردووە ئەوە بوونی ئەم ڕێکخراوانەوە هاندانی خەڵک لەسەر ئەم ڕێکخراوانە کۆکردنەوەی خەڵک لە خۆیان و هاندانیان بەوەی بتوانن ئەو کارانە بکەن کە دشت بە یاسا و بە مرۆڤایەتیە پێویستی بە توێژینەوەی پێویستی بە کارکردنە پێویستی بە شرۆڤەکانە ئەو شرۆڤانە چ بابەتە سیاسەکە بهێنرێت و دواتر لە ڕووی بابەتی دەرونی و عەقلیەوە شیکاری بۆ بکرێت تا بتوانرێت زیاتر ڕۆ بچنە نێو تێگەیشتن لە عەقلێت و بیرکردنەوەی ئەم جۆرانی کە لە نێو ئەم ڕێکخراوانەیە کارەکەن یەکێک لەو کتێبانەی کە بڵاوکراوەتەوە ناساندنی کتێبی جیهادی ژنانە کە بۆچی داعشان هەڵبژاردووە ئەمە توێژینەوەیەکە کە کراوە لە لای مەکتەبی ڕاگەیاندنەوە با بڵێن کۆڕەکە ڕێکخراوە کتێبەکە بڵاوکراوەتەوە لەوێ قسە باس کراوە لەسەر ناوەڕۆکی کتێبەکە و جەختکردنەوە لەسەر بابەتی عەقلیەتی شێوازی ئەو ڕێکخراوانەکە کاری پێکەن و لە چ تەمەنێکە کاریگەری دروستەکەن لەسەرەوە کەسانی کە لە دەوروبەریان کارەکەن لە دووتێ و کتێبەیە بە تەواوەتی ڕەنگیاوتۆ بە تایبەت لە خانمانە. لا بەردەوامی چالەشەکانیاندا ساڵۆنی لاپەڕی نوۆی ناوەندی هەولێری مەکتەبی ناوەندی ڕاگەیەنیەکێتی کۆڕێکی بۆ شانازی ئیرانی بۆ ناسانی کتێبی جیهادی ژنان بۆچی داعشان هەڵبژار نووسینی فەتحی بن سەلمە و فەرات خەسرە و خاوەر وەرجێڕانی شاناسیینانی ساس کرد کە لەلایەن مەکتەبی بیر و هۆشیاریەکێتی و چاپکراوە. لە کۆڕەکەدا شانازی ئیرانی باشێوەیەکی گشتی باسی لە ناوەڕۆکی کتێبەکەی کرد و وتی کتێبەکە باسلەوە دەکات داعش چۆن کاری کردو لەسەر کچان و ژنانی تەمەند بچووک کە تەمەنی هیچی چەکلاوانە لە 25 ساڵ بەرەو سەرەوە نیە کە 14 و 15 و 16 تا دەکاتە 25 ساڵی مرۆڤیش لەو تەمەنەدا کە هەرزەکارە تەمەنیی مەترسیدار و بە ئاسانی هەڵەخڵێت و کەمەند کێش دەکرێت بۆ هەر بابەتێک کە کەسێک بێوێت ئەنجامی بات پاشان کتێبەکە پێشکەش بە ئامادەبوانی کۆڕەکە کرا.